لە کۆتا سێ ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردندا مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری هەڵسا با ڕێخستن و ئامادەکردنی دوو تیمی بانگەشە، تیمێک تایبەت بە بازنەی 3 و تیمێک تایبەت بە بازنەی 4. قۆمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی 3 خۆر ئاوای هەولێر دەڵێت لەسەر ڕێبازی یەکەم شەهیدی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوام دەبین و شوێن پێهەڵگری مامۆستا محەممەد سەنگاوی ڕەحمەتی دەبین. ئەمڕۆ ئێمە لە یەکێک لە کۆڵانەکانی گەڕەکەکانی شاری هەولێری خۆشەویستین هەر لەسەر ئەو بنەمایەی کە شەهیدی سەرکردەمان مامۆستا محەممەدی سەنگاوی لە پێناوی دیفاع لە مەزلومان و هەژاران خوێنی خۆی بەخشی و یەکەم شەهیدی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە شەهیدی کۆمەڵی دادگەری کوردستانە. ئێمە ئەمڕۆ هەڵمەتەکەمان چڕتر و بە دڵێکی پڕ لە فرمێسک و خوێن ئەو هەنگاوە ئەنین بۆ ئەوەی بتوانین شوێن پێ هەڵگری ئەو شەهیدە خۆشەویستە و سەرجەم شەهیدانی ڕێگای خزمەت بەگەل و ئاین و نیشتیمانی وڵاتەکەمان بین. ئێمە وەکو تیمی هەڵبژاردن ئەمڕۆ سەردانی بازاڕی نەورۆزمان کرد. الحەمدوللا خەڵک ئیستیجابەی هەیە، خەڵک دڵخۆشە بە کاندیدەکانمان، لەبەر ئێمە ڕابردوێکی پاکمان هەیە. سوپاسی خەڵک دەکەین و هیوادارشین کەوا خەڵک بە پێدەنگمانەوە بێ و دەنگ بە کاندیدەکانی ئێمە بداتن. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردنی کۆمەڵی دادگەریش دەڵێت ئێمە خۆمان زۆر باش ئامادە کردووە و ماڵ نامێنێت بانگەشەی کۆمەڵی دادگەری پێنەگەیشت بێت و لە ڕۆژانی داهاتوشدا بانگەشەکانمان چڕتر دەکەینەوە. دامان ناوە هیچ ماڵێک نمێنێ لە تەواوی بازنەکانە ڕیکلام و پروشەر و کەرەسەکانی هەڵبژاردنی کاندیدانی کۆمەڵی پێنەگا. ئەم چەند ڕۆژێش کە ماومانە تەواوکەرێکی چڕوپڕی ئەو هەڵمەتەیە بە تایبەت لەم چەند ڕۆژە ئێمە هەنگاومان دەست پێ کردووە پلانەکان وەک خۆی جێبەجێەکەین. ئەو خاڵانی کە ماومانە 4 خاڵە لە بەیانی و 2 بەیانی و 3 بەیانی بە پشتیوانی خوای گەورە جێبەجێیانەکەین. کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە ڕابردوودا لە چەندین وێزگەی سەخت و پۆست و پلەی جیاوازدا تاقیکراونەتەوە و پێیدا تێپەڕیون. بەرپرسەکانیشی لە حکوومەت و پەرلەمان نە هەڕەشە و گوڕەشە ترساندونی و نە پۆست و پارەش هەڵی خلیسکاندون و لە خشتەی بردوون. بۆیە کۆمەڵی دادگەری پێی وایە ئێستاش کاتی ئەوەیە هاوڵاتیان و دەنگدەران پاداشتی ئەم هەڵوێستانی کۆمەڵ و کاندیدەکانی لادەی ئەم مانگە و لەسەر سندوقی دەنگدان بدەنەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.